بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوم کاتتان باش لە هەر کوێکە هەن هیوادارم شاد و تەندروست بن. ئازیزان، وەک ئەزانن هەلومەرجی سیاسی لە کۆمەلگای ئێران بە ڕێڕەوێکی ئەستیارە چێ ئەپەڕێت. ڕژیمی کۆماری ئیسلامی بە دوای شەڕی 12 ڕۆژە و بە دوای ئەو فشارانەی کە دوای ڕاگررتنی شەڕ لەلایەن ئەو ڕژیمی ئیسرائیلەوە کرا، فشارهایەک لە ئاستی نێونەتەوەیی، لە ئاستی ناوچەیی و هەروە لە ئاستی ناوخۆ لەسەریەتی. ڕژیم هەوڵ ئەدات کە بەڵکو بتوانێت بەسەر ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی بووەتەوە سەر بکەوێت. بەڵام تەنانەت بینیمانە کە بە دوای شەڕی 12 ڕۆژە تەنانەت لەگەڵ دابینکردنی سەرەتاییترین خواستەکانی خەڵکیش تووشی مشکڵ هاتوون. بێئاوی، بێبەرقی، نەبوونی ئیمکانات، گرانبوونی نان، گرانبوونی ئەو شتە سەرەتاییانەی کە بنەماڵەکان یا ئینسانەکان بۆ بەڕێوچوونی ژیانی ڕۆژانەی خۆیان پێویستیانە، نەدانی حەقدەست بە کرێکاران، فشار لەسەر هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی مەدەنی، فشار لەسەر زیندانیانی سیاسی، هەموو ئەمانە وای کردووە کە بەڕاستی ڕژیمی کۆماری ئیسلامی قەیراناویترین ڕۆژەکان یان قەیراناویترین ساڵی عومری خۆی ببینێت. بۆ قسە و باس لەسەر ئەم هەلومەرجە سیاسیە تایبەتەی کە ئاماژەم پێدا بە شێوەیەکی تروار، داوام کردووە لە هاوڕێ شۆڕشی کەریمی، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەی ئەم جارەی کۆمەڵە هەڵسوڕاواندا لەگەڵمان بێت و وەڵام بە چەند پرسیارێکی بەرنامەکەمان بداتەوە. سەرەتا پێم خۆشە لەلایەن خۆم و ستافی بەرنامەکەوە بە خێراتنی هاوڕێ شۆڕشی کەریمی بکەم بۆ ئەم بەرنامەیە و یەکەم پرسیارم بەوە دەست پێ بکەم. هاوڕێ شۆڕش، زۆر بەخێر بیت و داوات لێ یەکەم کە پێت وایە کە ئەم هەلومەرجە سیاسیە تازەیە، ئەمانەی کە ئاماژەم پێداوە، ئەوەی کە زۆر فراوانتر و بەربڵاوتر لەوەیش دەکرێت قسەی لەسەر بکرێ، تۆ چۆنیە بینی؟ ڕوانگە چییە لەسەری؟ زۆر باشە. هەروەکە لە پێشەکیەکەدا ئێوە ئەشارەتان پێکرد، وەزیەتێکی زۆر بوحرانیە بۆ کۆماری ئیسلامی. بۆی کە باشتر لێمان حاڵی بێ کە ئەو وەزیەتە چۆنە و مۆقعەتی جمهوری ئیسلامی لەم وەزیەتەدا چۆنە، دەبێەوە بزانین کە ئەو پێشتر ئەو استراتیژیەی کۆماری ئیسلامی کە بریتی بوو لەوەی کە نەشەڕ دەبێەوە نەموزاکرە، ئەوە تەواو بووە. ئەمریکا بەتی ئیسرائیل دیپلۆماسیەکی دەست پێ کردووە، دیپلۆماسیە کە تەرکیبێکە لە شەڕ و لە زۆر و لە هێرانی و هەموو ئەوانە، و هەدەفەکەی شێوەیە کە کۆماری ئیسلامی بە چۆکدا بێنێەوە تەسلیمی کە ئەوەشی نەشاردووەتەوە. وتویەتی ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامیە کێشەکەمانەوەیە کە دەبێت تەسلیمی ئەو داواخوازیانەی کە ئەمریکا هەیەی تەسلیمی ئەوانە ببێت. ئەوانەش ئەوەیە بەرنامەی موشەکیەکەی کۆماری ئیسلامیە دەبێت تعدیلی بکە، بەرنامەی هەستەیەکەیە کە دەبێت تعدیلی کە، دەبێت دەست لە پشتیبانی لەو گروپانەی کە پێشتر بە ناوی مەحوەری مقاومەت دەناسرا دەست لەوانە هەڵبگرێ، دەبێت دەست لە دژایەتیکردنی ئەمریکا و غەرب و ئیسرائیل هەڵبگرێ، و لەو حاڵەتەدا دەتوانێت ڕەوابطێکی عادی و تەحریمەکانیش لەسەر کۆماری ئیسلامی لاب. جا ئەمە بۆ کۆماری ئیسلامی زۆر زەحمەتە لێ حاڵی بێ، هەوڵی داوە کە ئەوانە قبول نەکە، بۆیە ئەو شەڕە 12 ڕۆژەیش بەشێکی زۆری هەڵدەگەڕێتەوە بۆ مەسەلە. ئەمریکا نایەوێ واردی شەڕێکی زۆر درێژماوە بێ لەگەڵ کۆماری ئیسلامیدا، چۆن تەجربەی ئەفغانستان و عێراق و هەموو ئەوانەی هەیە، بەڵام دەیەوێت بە ئەبزارهایەکی جۆرا و جۆر کە لە اختیاریدا هەیە تەکلیفی ئیسلامی یەکلایم کاتەوە بتوانێت بڕوە بگەی بەو کارەی کە لە دەستوری کاریە هەیە، ئەویش تەمەرکوزکردنە سەر دەوڵەتی چینە و ئەو تەهدیدەیە کە بۆ هێژەمۆنی ئەمریکا لە منتەقەکەدا هەیە و ئەوی سەرهەڵدانی دەوڵەتی چین.
بەڵام ئێستا کۆماری ئیسلامی لە مۆقعەتێکی زۆر لەوە خراپتر کە پێش شەڕی 12 ڕۆژە بوو، یعنی وەزیەتەکەی ئەوەیە پێشووتر فاسڵەی یعنی فاسڵەی گەیشتن بە تەوافقێک بۆ کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکادا زۆر کەمتر بوو. ئێستا ئەو فاسڵە زۆر زیاتر بووەسەوە و ئیمکانەکانی کۆماری ئیسلامی زیاتر لە دەست چووە. مەسەلەن تەسەوەر بکەن بەشێک زۆر لە سیستمی پەدافەندی کۆماری ئیسلامی لە دەست چووە. ئاسمانی ئێران بازە بەڕووی هەموو فڕۆکەیەکی ئەمریکایی و ئیسرائیلیا بە پەهباد و بە هەواپێما و بە جەنگەندە. دانشمەندانی هەستەیی لە دەست چوون، سانتریفیوژهای هەستەیی و ئەو شوێنانەی کە مەسایلی هەستەیی تیا خەریک بوو بەرەو پێشەبر بەشێک زۆر لەوانە وێران بووە. ئەو شوێنانەی کە پێوا بوو مەسەڵەت دەوڵەتی چین و رووسیا دێن پشتی دەگرن لە هەمووانە بێبەری بووە بە باشترین حاڵەتدا فقط ئەو شەڕیان مەحکوم کردووە ئەو داوای ئەوەیان کردووە کە بەیەکەوە ئەو لایەنانە قسە بکەن. بەشێک زۆر لەو نیروە نیابەتیانەی کە بووی لە منتەقەکەدا لە دەستی داوە. ئێستا مەسەڵەن لاریجانی هەڵستاوە سەفەرێکی کردووە هەم بۆ عێراق و هەم بۆ لوبنان. هەدەفەکەی لێرەدا بەش تۆزێک سەر و ساماندانە بۆ وەزیەتەی کە کۆماری ئیسلامی بۆ هەموو هەزینەی ردیەی کە لە ڕێگەی نیروهای نیابەتیە لە منتەقەدا کردوویەتی. بەڵام لەو شپرزیە ناتوانێت بێتە دەرەوە. مەسەلەن ئەگەر بۆ نمونە لوبنان بگرینە ژێر نەزەر و حیزبوڵڵا زەرەباتێکی زۆر کاری خواردووە. ئێستا بەشێک زۆر لە فەرماندەهانی دەرەجە یەکی حیزبوڵڵا چوون بەڵام فەرماندەهانی دەرەجە سێوە ماتونە سەرجێکی نە ئۆتۆریتەی ئەو فەرماندانەیان ماوە و نە ئەو تەجروبەیان هەیە. کولەن دەستگای هەواڵگری ئیسرائیل و ئامریکا چاوەدێری ئەو وەزیەتەیش دەکەن. بەشێ زۆر لەو ژێر ساختانەی کە پێشووتر بوو بۆ سەر ئیسرائیل و بۆ ئەمریکا و هەمووانەویش بریتی بوو لە مەسائلی موشەکی و موشەکی باڵستیکۆوانەوەکی قورسی حیزبوڵڵا بەشێک زۆری لەوانەیش تەفروتونا کراوە، داغان کراوە و بە هەموو دەبێ ئەوەژی ئیزافە بکەین لەو وەزیەتەدا ئێستا دەوڵەتێکی دروست کراوە کە فشار دێنێ بۆ حیزبوڵڵا کە چەکەکانیان تەحویڵ بدە. لەسەر ئەمە ڕێکەوتنێک بەنهێنی لە بینی بەشێک زۆر لە وڵاتانەی منتەقی و فەرامەنتەقەیی هەیە لە فەرانسەوە تا ئیسرائیل و تا ئەمریکا و عەرەبستانی سعودی هەیە لەسەرەوەی کە حیزبوڵڵا چاکانی دابنێ. ئایا حیزبوڵڵا دەتوانێت لە وەزیەتێکی ئاواشکەنەندە داوارەتی ئەو شەڕە بێ؟ مۆقعەتەکەی حیزبوڵڵا ڕێک وەسە مۆقعەتەکەی کۆماری ئیسلامی. وتم هەر ئەو تەجربەی بەسەر حیزبوڵڵایانە هاوەر هەر ئەو تەجربەیش بەسەر ئێرانە هاورە. هەر لە ڕۆژی ئەوەڵدا بەشێ زۆر لە فەرماندەهانیان کوژرا، مەراکزی ئەستراتژیکی کۆماری بۆمباران کراوە، ئەو شوێنانەی کە دەیتوانی هێرش لەویش ببرێ بۆ سەر ئیسرائیل ئەویش لانچر و شوێنهای ژێرزەمینی موشەکی بوو بەشێک زۆر لەوانەیان وێران کردووە. ئەو کەسانەی تەجروبەی شەڕی نظامی ئەوانیان بۆ بەشێک زۆر لەوانەیان لە بین بردووە و زەمینەیەوەیان فراهەم کردووە کە کۆماری ئیسلامی لە وەزیەتێکدا دابنن کە چارەیەک جگە لە قبولی ئەو شەرایەتە تەحمیلیەی کە هەیە هیچ ئیمکانێکی تری لە بەردەستان نەبێت. ئێستا دەزین مەسەلەن جگە لە هەموو ئەم فشارانەی کە ئەرزدانم کرد مەسەلەی هاتنەوەی ئەو مێکانیزمەیە کە بە ماشە ناسراوە، یعنی احتیاجی بە شۆرای ئەمنیەت نییە بەشێک زۆر لەو تەحریمە بینەلملەلیەکان. ئێستا و تەحریمیانە تەحریمی ئەمریکایە کە بە دەلیلی ئەوەی کە دولار حاکمە بەسەر اقتصادی جەهانیدا دەبێت بەشێ زۆر لە وڵاتەکان قبولی بکەن. بەڵام ئەگەر ئەو مەکانیزمە ماشە بێتەوە ئەیترەوانە کێشەکە دەبێت یعنی تەحریمێکی بینەلملەلیە کە سازمانی ملل وەزعی دەکات. وەیتر ڕێگیری شتێکی گەرەک نییە کە پێمان وابێ یا پیان وابێ چین و رووسیا دەتوانن بە تۆی بکەن. وەزیەتی اقتصادی، وەزیەتی هەناردەکردن و وەزیەتی کولەن اقتصاد و حتا فرۆشتنی نەوتی ئیسلامی لەوە کە هەیە زۆر خراپتر دەبێت. هەنێ ئێستا ئەمە پێک زۆر لەو سەردەرگومیەی کە کۆماری ئیسلامی تێکەوتووە بریتەی کە چە ڕێگایەک بدۆزێتەوە کە بازبوونی جمهوری یعنی سڵحێکی
ئابرومەندانەی بۆ فەراهەمکە کە من پێم وایە لەو حاڵەتەیشدا حتا ئەمریکا ئەوەشیان ئیجازێ ئەوەشیان پێ نادا، یعنی ئیجازێ ئەوەشیان پێ نادا کە سڵحێکی ئابرومەندانەیان ببێ بە قەوڵی خامنەی نەرمشێکی قەهرەمانانە بۆ خۆیان. دەورانی ئەوەشیان لێگوزەراوە چۆن هیچ بەرگەیەکیان بەدەست نەماوە. لەلایەکی تریشەوە دەزانین، یعنی جگەل لەم هەموو فشارە گەورە جناحبەندی هایی ناو خودی حکوومەت دەزانین کە سەریان لێ شێواوە جناحەکان کەوتونانی یەک، و لەلایەکی تریشەوە مەسلەی مەعیشەت و ژێرخانی ئابووری و ئاو و بەرق و هەموو ئەوانە کە بچە بۆحرانهایەک بەسەرەوانشدا هەیە و هیچ ئوفۆقێک بۆ دەربازبوون لەو کێشانەیش نییەوە. بە کولی دەتوانین بڵێن وەزیەتی کۆماری ئیسلامی وەزیەتێکی زۆر شپرزەیە، استراتیژیکی ڕوونیان نییە و سەردەرگومن و نایزانن دەبێت چی بکەن لە مقابلی ئەو کێشانەدا. بڵێ ئەم هەلومەرجەی کە باس کردیارە زۆرتر ئاماژەت بە مەسەلەی کۆماری ئیسلامی لەگەڵ دراوسێکانی لە ئاسنێونەتەوەیە وەزعیەتی لە دوای شەڕ لەگەڵ ئیسرائیلە و فشارهەیە کە ئەمریکا بۆی ئەهێنێ. گەرەکمە تۆزێ بێ لەو فەزا یا لەو وەزعە تۆزێ بێمە ئەملاترە و بێم بەرەو کوردستان. هەلومەرجی سیاسی لە کوردستان چۆنە؟ بە دوای ئەم شەڕە کۆماری ئیسلامی هەوڵیدا لەژێر ناوگەل جۆر بە جۆری جاسووس و ئەوەی کە چتیان گواستوەتەوە و ئەوەی کە نازانم هاوکاری دەوڵەتی ئیسرائیلیان کردووەمانە هەوڵیدا بەگشتی لە ئێرانە و بە تایبەتیش لە کوردستانە دەست بدات بە عەزیەت و ئازار و گرتن و ڕەوانەکردنی زیندانیان بازداشتکردنی کۆمەڵێک کەس لە شارە جۆر بە جۆرەکانە. بەڵام ئەبینین سەرڕای هەموو ئەم فشارانە بەڵام جیاوازیک لە دەربڕینی ناڕەزایەتی، جیاوازیک لە هاتنە سەر بەئیسلاح شەقامەکان بە بیانووی جۆر بە جۆرەوە بەگشتی ئەو زیندویەتیە لە کوردستانە چیمان پێڵێت؟ یان لێت بپرسم ئەو هەلومەرجە لە کوردستان چۆنە بینی؟ هەلومەرجێکی متفاوتە و متفاوتەکیشی ئەوەیە کە لێرە هەر لەم 45 ساڵی ڕابردوودا بزوتنەوەیەکی مقاومەت وجودی بووە کە بەتایبەتی کۆمەڵەی نەخشێکی زۆر بەرچاوی بووە لەوەی کە هەر هات بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ڕەوتی ئەم ڕووداوانە، ئەم وەزیەتە و ئەم ئیدۆلۆژیە داپلۆسێنەرەی کۆمارامی و ئەو وەزیەتی مەعیشەتەی کە ئێستا خەڵک بە عینە دەیبینن هەر لەو کاتەوە ئەو ئەرزیابیە بوو کە ئەم حکوومەتە حکوومەتێکی ئاوایە بە نەبوونی دموکراسی، بە بەڕەسمیەت نەناسینی مافی نەتەوەکان کە لەو کاتەدا ژێر ناوی خودموختاریدا مەترەح دەکرا بە باسکردنی فەزای وەحزابی سیاسیە بۆ ڕۆژنامەکان لەگەڵ هەمچین مەوجودێکی دڕندە وەکو کۆماری ئیسلامی ڕوبەڕوو دەبینەوە کە تەواوی مەنابعی خۆی دەخاتە کار بۆی کە بتوانێت تەنیا مەوجودیەتی خۆی بپارێزێت. ئەوەی کە جاسووس هەیە، جاسووس لە سەتحی سەرانی کۆماری ئیسلامیدا هەیە. ئەوەی کە ئیسرائیل دەزانێت شوێنی ئۆتاقی خەوی سەرانی کۆمارمانانی سپا لە کام ژوورە، ئەوە خەڵکی عادی ناتوانەوانە بزانە. حتا بەشێک زۆر لەو هێرشانەی بۆ سەر خەڵکی ئەفغانستانیش کراوە لەوێ بۆ جبرانکردنەوەی ئەو شکستە ئیطلاعاتیەیە کە کۆماری ئیسلامی خواردوویەتی. نشستی سەرانی بە قەولی پزیشکیان خۆی بە خۆششانسی نەجاتی بۆ لەوەی کە نەیکوژن، شوێنی دانشتنەکانیان دەزانن. و لە لایەکی ترەوە ئەو وەزیەتە مەعیشەتیە کە بۆ خەڵکیان دروست کردووە. زۆر تەبیعیە لە مەملەکەتێکدا کە خەڵک بۆ بە دەستهاوردنی تیکەیەکی نان بۆ نانی شەرافەتمەندانە وەکو ئینسانهای کۆڵبەر کە لە قەرنی 21دا دەبێت کۆڵێک بە گەرما و بە سەرما و بەو ڕێک ناخۆشانە و بەو دەستمۆز یا و پوڵە کەمەی کە پێیان دەدەن دەبێت کۆڵێکی 40-50 کیلۆی هەڵبگرن بۆی کە بتوان بەژێوی ژیانیان تامین بکەن لە شەرایەتێکی ئاوەها زیست و مەعیشەتدا. زۆر عادی ئەگەر کەسانێک پێشنەهادی مەسەڵەن
یارمەتی دەوڵەتێکی تریان پێ بدەن قبولی بکەن. ئەوەڵین شەرتی ئینسان بۆ قبول نەکردنی شتهایەکی ئاوا ئەوەیە کە ژیانەکەی تەمین بێت، ئاوی ببێ بۆ خواردن، نانی ببێ بۆ خواردن، ئایندەی مناڵەکانی تەمین بێت. بۆ لە وڵاتێکی مەسەڵەن لە وڵاتانی تردا کێشەهایەکی ئەوە ڕوونادا و بەشێکی زۆری تریژی ئەوەیە کە ئێمە دەزانین بە درێژایی ئەم ساڵانە تەواوی ئەو کەسانیەتی سیاسیان کردووە، فعالەتی مەدەنیان کردووە، تێکۆشاوە نەوەیەک دژایەتی کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی کۆماریکەن بە ناوی جاسووسی ئەم وڵات و وڵات بە ناوی محارب و بەسانێک کە دژایەتی حکوومەتی خوا دەکەن، نەتەنیا زیندانی و ئەشکەنجە و ئازار و تەبعیدی ئەم وڵات و وڵات کراون، ئیعدام کراون، لە سێدارە دراوە و جیاوازیەکەی کۆماری ئیسلامی بەشێک ناشی لە ئەو ستەمە نەتەوایەتیەیە و ستەمی تەبەقاتیەیە کە لە کوردستان بە نسبەتی شوێنهایەکی تر زیاتر دەکرێت. ئەزانێن نفرەتێک لە دڵی ئەم خەڵکەدا بە نسبەت کۆماری ئیسلامی هەیە. وادنیە لە کوردستاندا کە مناڵێکی نەکوژرا بێ، مناڵێکی زیندانی نەکرا بێ، مناڵێکی لە تەبعیدا لە دەرەوەی وڵات نەژیت، ڕانەکا بەدەستی ئەم حکوومەتەوە، یان لە شەڕدا لەگەڵ کۆماری ئیسلامیدا گیانی بەخت نەکرد بێت، یا معیشەتی ژیانی خەڵکی خراپ کرد بێت، یا تەحقیر و بێڕێزی بە نسبەتی هۆڤیەتێکە هەیەی بە نسبەتی زمانێکە هەیەی لە هەموو بەشەکانی ئەو کۆمەلگادا تەجروبەی نەکرد بێت. بۆیە ئەو نەفرەتە لە کۆماری ئیسلامی جەنبەیەکی مادی هەیە، وەزیەتێکی عەینی هەیە کە ئەوش بریتیە لە ئەو وەزیەتەی کە بەسەری ئەو خەڵکەدا حاکمیان کردووە. چەندانە کارخانەی سەنعەتی و شغڵ و جێگەی کار و ئەوانە بۆ خەڵکی کوردستان هەیە کە دڵخۆشیان کا بە ژیان، دڵخۆشیان کا بە کۆماری ئیسلامی نییە و لە 45 ساڵی ڕابردوویشدا نەبوو. وەنجا بەشێتر وتم ناشی لەو بزوتنەوەی لە ئەوڵی قسەکانمە وتم بزوتنەوەیکی جەماوەری بۆ دژ بە کۆماری ئیسلامی. ئەحزابی سیاسی لە کوردستاندا بوونیان هەیە، هەمویان بەشێک زۆریان تەجربەیان هەیە، بەشێکی زۆریان خەڵکیان لەگەڵا، بەشێکی زۆریان مسلح و لە کناری ئەمانەشدا ئێمە بزوتنەوە ماوەریمان هەیە، یان بزوتنەوەیکی جەماوەری کە لە ساڵهای لانی کەم لە 15 ساڵی ڕابردوودا بەرەبەرە هەرچی هاتووینە سەبەرەوە خۆی تەیارتر کردووە، خۆی بە ئەزموونتر کردووە. مەسەڵەن بۆ نمونە ئێمە دەتوانین هەرا لەم چەند هەفتەی ڕابردوودا لە جەریانی گیانبەخکردنی ئەو سێ فعالی ژینگەیە گرانەوەی ئاگرێکی مەشکوک لە ئاویەری سنە گیانی خۆیان بەخ کردووە، دەزانین کە مەسەڵەن دەبێتە چەندێک بۆ دژایەتیکردنی کۆماری ئیسلامی. هەموو کەسانەی کە دەڕۆن گیانی خۆیان لە ڕێگەی پاراستنی ژینگە بەخت دەکەن، زیان لێ دەگرێت و هەم لە مەراسمی ڕێزگرتنەکەشیاندا دەزانن عامڵی ئەو بەدبەختیە، عامڵی ئەو گۆڕانکاریە لە خودی کۆماری ئیسلامیە، بەشێکی زۆری کۆماری ئیسلامیە. وێ تەفاوتەکە لێرە لەم ماهیەتە جەمعیەوە دێ، یان دژایەتی کۆماری ئیسلامی لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی سازمانیەوە، لە ڕووی کولتوریەوە و لە ڕووی ئەو زوڵم و ستەم و چەوسانەوەیە کە ڕۆژانە بەسەری ئەم خەڵکەدا حاک و کۆماری ئیسلامی لەمە ئیحساسی خەتەر دەکاوە. لە پرسیاری پێشوویشدا فەراموشم کرد پێ ئیشارە بکەم، بەشێ زۆر لەو نیگەرانیەی لاریجانی لە سەفەر بۆ عێراقا فشاری زیاتر خستنە سەر ئەحزابی کوردستانە، ئەحزابی سیاسی ئۆپۆزیسیۆنی فعال لە کوردستانی عێراق. هاوڕێ شۆڕشخۆتیش ئاماژەتدا ئەوروپا بە تەهدیدکردن بە مەکانیزمی ماشە، ئیسرائیل بە ئەوەی کە دەڵێ سەرڕای ئەوەی کە ئێمە ئامانجەکانمانمان پێکاوە لە شەڕ لەگەڵ کۆماری ئیسلامیە، بەڵام ناوەناوەتێ ڕۆژێ ئاوەکە نەبیان و دەڵێن ئەگەر خەڵک ڕژیم بڕوخێنە نێمەتین ئاوەزی ئاوەکەدان بۆ چاکەکەین، ڕۆژێک دەڵێن ئەوە ئێمە مانۆ ڕەدەین بۆ ئەوەی کە ئەو تعداد موشەکەی کۆماری ئیسلامی کە توانی سنوورەکانمان ببەزێنێ و ئەو زەرەرگەلمان پێ بگەینێ
دووبارە نەبێتوە خۆمان ئامادەکەینەوە بۆ شەڕ و شاخ و نیشانەکێشن بۆ یەک. ئەمریکا ئەوەی کە تا ئێستا بۆمان دەرکەوتووە زۆرتر هەوڵی تەحقیری کۆماری ئیسلامی ئەداتوە بەو لێدوانانەی کە بەتایبەت ترامپ ئەیدات هەوڵەدا تەحقیریان بکات. لە ناوچەکەیشا خۆت ئاماژەت پێدا لە عێراقا، لە سووریا، لە لوبنانە بگشتی ئەوانەیە کە پیان دەوترا هێزە نیابەتیەکانی کۆماری ئیسلامی ئەوانیش تووشی ئەو جۆرە لە داپڵۆسین هاتوون کە لە شەڕ لەگەڵ ئیسرائیل وەروەها ئەمریکا تووشی هاتوون. لێرە پرسیارەکەم ئەوەیە بەم هەموو فشارە کە هەیە و بەم بەحسانە کە ئیکەن مەسەڵەن هەموویان دەڵێن ئێمە نین بە دوای ڕۆخانی کۆماری ئیسلامیەوە، وانە چیان لە کۆماری ئیسلامی چیان نەوێتەمانە؟ پێش هەموو شتێک لازم ئەوە بڵێم کە ئەمریکا یا زلهێزەکان کێشەیان کێشەی حقوقی بەشەر و دموکراسی و ئەوانە لە ئێران نییە. یعنی من دەتوانم بە سەراحەتیشەوە بڵێم کە کێشەی ئەوان حتا هاوردنە سەرکاری دەسەڵاتێک کە بەرژەوەندی ئەوان لە ئێراندا تەمین ببێت. بۆ نمونە ئێمە دەزانین مەسەڵەن حکوومەتێکی وەکو جناحێک لە داعش نەسرا و ئەحمەد شەر سووریە مەسەڵەن هاوردەوە سەرکە و دەزانین لە ئەفغانستانە مەسەڵەن 2 ساڵ مزاکرە هەر لە دەورەی پێشووی ترامپدا تاالبانیان ئاوردەوە سەرکار و دەزانی عەرەبستانی سعودی مەسەڵەن قەتەر ئەمانە وڵاتهایەکی بێ ئازادی و هیچ ئیمکانێکی حزب و تەشەکل و ئەو ئازادیانەی کە بە ناوی ئازادی دموکراتیک دەیان ناسین لەوێ بوونی نییە. بۆیە ئەو فشارانەی ئەمریکا بۆ سەر ئێران بریتە لەوەی کە ئێران تەسلیمی ئێرادەی ئەمریکا بێت. یانێ دەست پێشووتر لە پرسیاری پێشوو داوتم، یانی تەرحەکەی ئەوانەوەیە ئەو تەهدیدانەی ئێران لە قبول نەکردنی ئەو نەزمە بەرحاڵ ئەو دژایەتی ئەمریکا و ئیسرائیل ئەوانەس هەڵبگرێت کە ئەو بتوانێت بڕوا تەمەرکوزی خۆی بخاتە سەر ئەو شوێنەی کە پێ وایە خەتەری گەورەتر لەوێ هەیە، ئەویش چینە و ئەویش کەمکردنەوەی مەسەڵەن یا تعدیلی بەرنامەی موشەکی کۆماری ئیسلامیە و دەست هەڵگرتن لە بەرنامەی هەستەیەکەیە، دەست هەڵگرتن لە کۆمەک و پشتیبانی نیروهای محوەری مقاومەتە لە سووریا، لە لوبنان، لە فەلەستین، لە عێراق و یا لە یەمەنیش حتا. ئەمانە ئەلبەتە ئەمە یەک شتری بۆ ترسێک بۆ کۆماری ئیسلامی دروست دەکات. کۆماری ئیسلامی ترسێکە هەیەی احتمالی هەیە هەوڵ بدن مزاکراتێکی مستەقیم لەگەڵ ئەمریکا دەست پێ بکەن. دوێکە عارف کە معاونی ریاسەت جمهوریە باسی لەوە کردووە کە ئیمکانی دانیشتنی مستەقیم لەگەڵ ئەمریکادا هەیە و بەتایبەتی لەم 4-5 هەفتەی ماوە تا گەڕانەوەی مەکانیزمی ماشا احتمالی هەیە ئەوان دانیشتن لەگەڵ ئەمریکا دەست پێ بکەنەوە. بەڵام لە عینی حاڵە ترسێ گەورەکە کۆماری ئیسلامی هەیەی ئەوەیە کە لە عینی دانیشتندا، لە عینی دان بەدەستی ئەو شتانەی کە پێشووتر ئەبزاری قودرەتی کۆماری ئیسلامی بوو، ئەمریکا یا زلهێزەکانی تر زیاتریان بوێت. مەسەڵەن ئێستا دەتوانێت لە مەسەلەی هەستەیەکەی وەکو ئەبزاری فشار ئستفادە بکە، لە بەشی موشەکیەکەی وەکو فشارەکە لە گروههای نیابەتی هەرچەند زەعیفی بوو بتوانێت وەکو فشار ئستفادە بکە، بەڵام لە دەستدانی هەرکام لەوانە بۆ ئیدامەی حیاتی کۆماری ئیسلامی ناڕوونە، یعنی خۆیان لەوا سەردەرگومن. بۆیە لە پرسیاری پێشوودا عەرزتانم کرد کە جمهوری ئیسلامی ها لە مەخمەسەیەکی خراپە، یا دەبێ کولی ئەم شتانە، یعنی ئەمریکا بە کەمتر لەوانە ڕازی نابێ. خۆشی وتوویەتی یا ئەو تەرحەی من قبول دەکەن یا هەمووتان لە ناو دەچن. ئەمەی بارها پێش شەڕی 12 ڕۆژە وتوویەتی ئەگەر ئەو تەرحەی من قبول نەکەن هەمووتان دەکوژێن. ئەو هەمووتان دەکوژرێنە بەشێکی ڕووی داوە، بەشێ زۆر لەوانەیە هەڕەشەیان دەکرد لە سەلا باقری و لەوانە
تایە چوون و حتا هەڕەشەیان لە خودی خامنەیش کردووە و ئێستا ئەو ئاتەش بەسەیش زۆر شکەنەندەیە لە چەند یانێ ئیمکانی هەیە هەر دەیەقە ئیمکانی هەیە کە ئەو شەڕە دووبارە دەستکاتەوە ئەوان دانانیشن دەست لە ڕووی دەستدا بنندا بزانن مەسەڵەن کۆماری ئیسلامی خۆی سازمان دەداتەوە لانچرەکانی ئامادە دەکا و تونێ لە موشکیەکانی ئامادە دەکا و نیروهای محوەری مقاومەت دووبارە پڕچەک دەکاتەوەوانە ئیجازەی ئەو شتانەی پێ نادەن بۆیە لە ئەگەر هەوڵی ئەوانەش بدا دووبارە خۆشیان دەڵێن فەوری بۆمبارانی دەکەنەوە بۆیە وەزیەتەکەی یعنی ئەو شتەی کە ئەمریکا بە تایبەتی لە ئێرانی گەرەکە ئەو 4-5 شتەیە مەسەلەی موشکیەکەی تعدیلی بکە دەست لە هەڕەشە بۆ هەڕەشە و دژایەتی ئەمریکا و ئیسرائیل هەڵبگرێ دەست لە پەرچەکردنی محوەری مقاومەت و دەستدرێژی بۆ سەر وڵاتانی هاوسا هەڵبگرێ دەست لە ماجرای هەستەیی و غەنیسازی ئۆرانیوم و هەموو ئەوانە هەڵبگرێت کە ئەوەش بە معنای ئەوەیە کە ئیتر کۆماری نەماوە و هەر ئەمە ترسەکەی کۆماری ئیسلامیش هەر لەوەیە کە بەلاچوونی ئەم استراتیژی و ئەم شتانە ئیتر شتێک مەوجودیەتێک بە ناوی کۆماری ئیسلامی بوونی نەماوە. بەڵێ وردە خەریکە دولار یان نرخی دولار بەرەو تەکاتە لای 100,000 تمەنەوە ئێستا پێم وایە دەوروبەر 5,000 تمەن و ئەوانەیە کە لە ڕۆژانی ڕابردووە من هەروە بۆ بەرنامەکە چێکمە کرد تانەوە 7,000 تمەنیش ڕۆشتووە. ئەمە کاردانەوەی ڕاستەوە خۆی لەسەر سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی عادی ناو کۆمەلگا ئەبێت. ئەمە تەسیری ئەبێت لەسەر ژیان و گوزەرانی بەشێکی زۆر بەرچاو کەتانم بڵم زیاتر لە 70-80% لە خەڵکی ئێران و ئەم گرانیگەلە ئەم فشارانە ئەم قەیرانانە کە دێ بەسەر ژیان و گوزەرانیانە تەسیرەکاتە سەریان. کاردانەوەی ڕژیم بەرامبەر بە ئەم هەموو گرانیە بەرامبەر بە ئەم هەموو بێئیمکاناتیە کە ئێستا کۆمەلگا تووشی هاتووە چییە؟ ئایا بەلابردنی ئەو سفرانەی کە باسیەکەن لەسەر دراوی ئێرانیان واحد پۆڵی ئێران کە تمەنە ئایا ئەوە توانێت چارەسەرێ بێت یان بەگشتی کاردانەوەی ڕژیم بەرامبەر بەم مەسایلە چی بووە؟ کاردانەوەی کۆماری ئیسلامی ئەوەیە کە یعنی هەڵدەگەڕێتەوە بم کێشە گەورانەی کە تووشی بووە ئەویش سەردەرگومی ئەستراتژیکە بۆ دەربازبوون لە هەموو ئەم وەزیەتە وەکو کولیەتێک ئەم جوغرافیای ژێر ها لە ژێر سەیترەی کۆماری ئیسلامیدا ناڕوونە استراتژیکیان بۆ نییە و دەبینین یعنی بە درێژایی ژیانی کۆماری ئیسلامی و دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەمە هەرچی هاتووینە سەبەرەوە معیشەتی خەڵک بە تایبەتیتە بەخەی کرێکار خەڵکی زەحمەتکێش و حتا فەلا زۆر خراپتر بووە. ئێمە لە شارە گەورەکانە مەسەڵەن لەگەڵ پەدیدەهایکی زۆر عەجیب و غەریب کە لە هیچ کوێکی ئەم دنیادا نمونونەکەی نەبینراوە لەگەڵەوانە ڕوو وەکو کەسانێکە کولیە دەفرۆشن بۆ بژێوی ژیانیان بەسە قەرینەی چاویان دەفرۆشن بۆ بژیوی ژیانیان کەسانێکە مناڵ دەفرۆشن مەسەلەن هەر لە خودی شاری تارانال لەگەڵ کەسانێکین کە مەسەڵەن ناتوانن هەزینەی ماڵێک بدەن سەقفێکیان ببێ بۆ خۆیان دەڕۆن لە ناو زیارەتانەکانە لە ناو قەورەکانە دەخەون یا لە ناو ماشینەکانیان نادەخەون سەدحی کار و لەبەرەوەی کە فەزایەکی شەڕ حاکمە بەسەر اقتصادی ئێراندا هیچ سەرمایەدارێک حاضر بە سەرمایەگوزاری نییە حتا ئەوانەی وا سەرمایەیان هەیە سەرمایەکانیان خەریکن خارج دەکەن. کۆماری ئیسلامی خۆی مەفلوس بووە یعنی ئێستا دەزانێت دەبێ خۆی ئامادە بکە بۆ شەڕێکی تر ئەگەر ئەگەرێکی بێ مقاومەت بکە دەبۆ ئەوەش دەبێت بەشێک زۆر لە پوڵەکەی خەرجی مەسائلی نظامی بکە خەرجی دروستکردنی موشک بکە خەرجی پوڵ ناردن بۆ ئەم وڵات و وڵات بکە و بەشی اقتصادەکەی بێبەری بکە لەو شتانە چۆن ئەولەویەتیانەوەیە
و ئێمە دەزانین کە حتا ئەگەر تەحریمەکانیش لا بچن یان بەشێ زۆر لەو تەحریمانەش لا بچن کێشەکان فقط کێشەی تەحریم نییە پێشەوەی کە تەحریم ڕوو بدە و تەحریمەکان دەست پێ بکەن چە تەحریمی بینەلمەلی چە تەحریمی ئەمریکا فەساد و ڕاند خواردن و حەیف و مەیلکردنی پوڵ و سروەتی عمومی بوو بە باعثیەوەی کە ئەو خەڵکە بەشێکی زۆری لە فەقرا بژیت ئەو دەسەڵاتەی کە بەوە هاتبووە سەرکار و وەزئی ژیانرانی ئەو خەڵکە باشتر بکە ئاو بەرق مەجانی بکە بۆ ئەو خەڵکە ئێستا دەبینی نەتەنیا مەجانی نەکردووە بەشی زۆر لەوانەی لەدەست داوە یان بەرق و ئاب بە سوورەتی 24 ساعتە وجودی نییە بوونی نیە بە تایبەتی عالم هەم احتیاجیان بە ئاو هەیە هەم احتیاجیان بە بەرق هەیە ئێران بۆ بە گەرمترین وڵاتی دنیا و لە عینی حاڵە دەزانین مەعیشەتەکەیشیان ئاوایان پێاتوتم نەتەنیا سەرمایە گوزاریەک ناکرێ نە لەلایەن سەرمایەداری خصوصیەوە نە لەلایەن دەوڵەتەوە و نە لەلایەن سەرمایەداری خارجیەوە بەشی اقتصادەکەی زۆر زۆر ڕاکدە ئێمە دەزانین مەسەڵ لە فاسڵەی دوێنێ پژوهشێکیان بڵاو کردووەسەوە کە لە فاصلەی یەک ساڵەدا نزیکەی 45% ڕوون بووە یعنی لە بین لە سەبەدی مەعیشەتی خەڵک سەبەدی مەعیشەت یانێ ئەو شتانەی کە خەڵکی هەژار و فەقیر پێ دەستڕەسیان هەیە ماکارۆنی لوبیا پەنێر ماز ڕۆن شەکەر قەند مەسەڵ شتانەی کە خەڵک بۆ بژێوی ژیانێکی زۆر زۆر سەتحی خوارەوە وەک تەنیا بۆ پڕکردنەوەی کالۆری بەدەنی توانێت ژیان بکە 45% ڕۆشتی بووە و لە عینی حاڵات دەزانین حتا ئەوانەی کە کاریان هەیە دەرسەدێکی زۆر کەمن کەسانێک کە قەراردادی کاریان هەیە مە دەزای مەسەڵ ساڵی ڕابردوو 23 تا 24% حقوقەکان ئیزافە بووە بەڵام لە عینی حاڵات 45% ئێمەتەوە خەڵکەکە تەوەڕۆمی بینیوە چۆن دەتوانێت لە پەسی ئەو هەزینە بەربێ و لە دەبێت لە عینی حاڵدا لە ینی برسێتی تەجربە بکە ئەگەر مناڵیان ببێ بەشی زۆر لەو خانەوادانە و مناڵانیان نەیمکانی سەفەریان ببێ نەیمکانی تەحسیڵێکی باشیان بێ نەیمکانی ئەستفادە لە ئەبزارهای باشی ئاموزشیان ببێ نە ئەوەی کە بتوانن بەهرەمەند بن لە فەزاهایەکی عمومی باش بۆ ئەو مناڵانە نەبوو خۆیان مەجبورن لە بەشی بێداشت و پزیشکی خۆیان بگرنەوە لە ڕفاه و ئاسایشی خۆیان بگرنەوە فقط بۆی کە بتوان خۆیان تێر بکەن و ئەمە ئیشارەشم پێ کرد لە حاڵێکدایە کە کۆماری ئیسلامی هیچ استراتژیکی ڕوونی نییە مە خەڵکیش دەزانێ یعنی حاڵەتێکی بەڕاستی بینی بەرزەحاگی خەڵکەکە و ئێمەش گیرمان کردووە کۆماری ئیسلامی نەتوانی ئەوەی هەیە نەئەنێ و نە ئەستراتژیکیشی هەیە فقط ڕووخانی کۆماری ئیسلامی دەتوانێت درگایە بکاتەوە بەسەر ئەم وەزیەتە جەهانمیەی کە کۆماری ئیسلامی بۆ ئەم کۆمەلگا دروستی کردووە بتوانی زندگیکی باشتر دروست بکەیت. بەڵێ ئێستا کە باسی ڕۆشتن و ڕۆخانی کۆماری ئیسلامیمان کرد وەزعی ئۆپۆزیسیۆنی مخالفی ڕژیم بەگشتی چۆنە یعنی خۆب ئێمە ئەبینین جەریانە با تەوەجۆ بەوەی کە هیچ پرەنسیپ و هیچ بێسلاح ڕادێک لە ڕعایەتکردنی سەرەتایی ترین ئوسوڵی تەنانەتکاری سیاسی و تەشکیلاتی خۆیشیانیان نییە خۆب لەلایەن وڵاتانێکەوە ئەمانە پشتیوانیان لێ ئەکرێت ئەنوا ئاقسام سمینار و کۆبوونەوەیان بۆ ئەکرێتەوە ساپۆرت ئەکرێنەوە شتانیان و کۆبوونەوەکانیان یان هەمایشەکانیان بە قەڵ خۆیان نەبێتە جێ سەجدەبردن و تاریفدانەوە و چاپلوسی و بە جۆرێک لە جۆرەکان بێسلاح خەتۆنی شانکێشان بۆ خەڵکێکە ناڕازین بەم ڕژیمە و مخالفەتی خۆیانیان بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی و بە دوای ڕوخانی نزامی پاشایەتیە تا بە ئەمڕۆ هێناوە لە ژێر ناوگەل جۆر بە جۆرە خۆب ئەمانە هێرش ئەکەنە سەر ئەو خەڵکەوە خەتۆنیشانیان بۆ کێشن ئەمانە بەگشتی تا چەند جددین یان
پرسیارەکەم ئاوا لێ بکەم کە پێت وایە ئەمانە ئەسڵ نوێنەرایەتی بەشێک لە بیرۆ بۆچوونی ناو کۆمەلگا ئەکەنیانە و لە کنار ئەو پرسیارەیشمە ئەمەوێت لە ئاستێکی بڵاوترە بە گشتی و پۆزیسیۆنی ئێرانی لە کاتی ئێستا بچیوە سەرقاڵە. پۆزیسیۆنی ئێرانی تەیفایەکی زۆر زۆر وەسیعن. ئینسان دەتوانێت زۆر جامع یانە کولی لە سێ تەیفە دایان بنێ: تەیفی چەپ، تەیفی ڕاست و تەیفێک کە نە چەپە نە ڕاستە. یانێ بە هەردا کە بە قەوڵی سنەیەژن بە هەر بارێکە با بێشەنەکەن، ئەم دەتوانن زەرفێتی ئەوەیان هەیە چەپ بن، هەم زەرفێتیانەوەی هەیە ڕاست بن. ئۆپۆزیسیۆنی لە چەپەوە دەست پێ بکەین. ئۆپۆزیسیۆنی چەپ بە دەلیلی ئەوەی کە مێژوەن، یانێ حکوومەتی کۆماری ئیسلامیدا لەگەڵ سەرکوتێکی بێوێنە ڕوبەڕوو بووە. ئێمە دەزانین حتا لە دەورانی خودی دەورانی پاڵەویدا سەرکوتێکی بێوێنە بە دژی خەڵک بە کەسەوە بە جرمی کتێبێکەوە مەسەڵەن ئیعدامیان کردو، تیربارانیان کردو. کەسانی وەکو جەزەنیەوانە هیچیان نەکردبوو لە زیندانیەوی لە تارانە تیربارانیانیان کردبوو. لە دەورانی کۆماری ئیسلامیشدا هەروە هاتر، یعنی دەورانی قەتڵعامی پێش دەهەی 60 دوای دەهەی 60 و لەم ساڵانەیشدا هەرکە بە ناوی فعالی کرێکاری، فعالی زیست محیتی، فعالی ژنان لەژێر گەورەترین فشاردا بووە. بەشێک زۆر هەنێمە لەگەڵ بزوتنەوەیکی چەپدا ڕوبەڕوو هەین لە کە بە نەوعێک ئینسجامی سازمانی نییە، یانێ مەجموعە جەزایرێکی تقریبەن لێرە و لەوێ ارتباتاتێکیان هەیە، بەڵام ارتباتێکی سازمانیان شکڵێکی سازمانی کە بتوانێت شکڵی کارەکەیان زۆر منسەجمتر بکە، ئەنەرژیەکەیان زۆر زۆرتر بکاتەوە و تەرحێکی کولی بدا بە کۆمەلگا بۆ دەربازبوون لە مۆزیەتێمە مشاهدە ناکەین. بەڵام یەکێ لە قەویترین بزوتنەوە هایەکە کە ئێستا لە ئێراندا لە جەریاندا هەیە. ئێمە دەزانین مەسەڵەن حتا جناحی ناوخودی حکوومەت، جناحی ئیسلاح طەلەبان، جناحی سەڵتەنەت طەلەبان، مدینی خەڵق و جەریاناتی میانەش حتا بە دژی جەریاناتی چەپ دەست دەکەن بە تەبلیغات، ئەوەی کە چەپەکان ئاوا بوون یا بەرحەڵ حتا فیلم و سریاڵیشیان لەسەر دروست دەکەن کە بە نەوعی لە بەرچاو خەڵکیان بخەن. بەڵام دەزانین مەسەڵەن لە بزوتنەوەی معلماندا حزوریان هەیە، لە بزوتنەوەی ژناندا حزوریان هەیە، لە بزوتنەوەی محیتی زیستە حزوریان هەیە، لە بزوتنەوەی ڕۆژی و ڕۆشنفکریدا حزوریان هەیە، لە ئەسنافدا حزوریان هەیە، لە مەسلەی ئستەمی نەتەوایەتیەوانەدا بوونیان هەیە و لە جەریانی شۆڕشی ژینایشدا بینیمان مەسەڵ حتا لە بزوتنەوەی دانشجوییشا بوونیان هەیە. ئەمە هێزێکی تەشکیلاتی وەکو بۆچوون، وەکو فکر کە شتایەکی زۆر پێشڕە و متەرەقی و ڕادیکاڵ دەخاتەمەیان بوونیان هەیە و ئەنجا لە کناری ئەمانەشدا مەجموعەی ئەحزابی سیاسیمان هەیە، مەجموعەی سیاسی کە نە لە دەورانی قیامدا ئیجازەی ئەوەیانە پێدرا کە بتوان خۆیان بەربڵاو بکەنەوە و لە تووری ئەم ساڵانەیشدا ارتباتیان لەگەڵ جامعەی ئێران قەت بووە، یعنی توانیویانە دەستگاهای تەبلیغی بۆ خۆیان ساخ بکەن، بەڵام ارتباتێکی سازمانی و تەشکیلاتی و حتا خۆکردنەوەی دەوری ئاتی ئەم تەشکیلاتانە نەیانتوانی لەوانەدا موفق بن. جەریاناتی میانە، یعنی جەریاناتی میانەیش بە نەوعێک گوێساوە. مەسەڵەن لە دەورانی شۆڕشی ژینادا ئێمە گفتمانی بزوتنەوەی ژینا گفتمانێکی چەپ بوو، لابردنی ستەمی جنسیەتی بوو، لابردنی فەقر و نەداری و بێعەداڵەتی ئەوانە بوو لە کۆمەڵگا، لابردنی ستەمی نەتەوایەتی بوو لە ناو کۆمەلگادا، یعنی گفتمانێکی چەپ بوو و لەو گفتمان چەپە مەسەڵەن تەیفە میانە دەهات هاوکاری دەکرد و لە عینی حاڵیشدا لە مەوزوعێکتر کە مەسەڵەن مەوزوعی شەڕ و ئەرزیابی لە شەڕی 12 ڕۆژە بوو، مەسەڵەن دەزانین ئێمە چەندین مەوزوع حتا بەنسبەتی ئەوەش مەترەح کردیا کە خۆی بەدانەیەک لەم باڵانەدا هەڵدەواسی. مەسەڵەن
چەندە ناشرینە خۆت بە کۆماری ئیسلامی و دفاع لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە هەڵواسی، هەرەوەندەش ناشرینە، غەیرە ئەخلاقیە، غەیرە سیاسیە کە خۆت بە وڵاتێکی وەکو ئیسرائیلی جەنایەتکاردا هەڵبواسی. فەرقی ئەو دوودانە بوون بە لایەنگری دانێ لەوانە هیچ نییە. و ئەم بەسەم جەناحمیانە هەتا ئەوەشی هەڵبژە و جەریانێکی ڕاست هەیە. جەریانێکی ڕاستی ئێران شاریە کە پێ وایە مەسەڵەن دەبێ ئێران بگەڕێتەوە بۆ دەورانی عەزەمەتی خۆی. ئێران مەملەکەتێکی یەکنەتەوەییە، یەک فەرهەنگیە، یەک زمانیە و بەرحەڵ دەبێ خەڵکانی تر خۆیان لەگەڵ ئەمانەدا بگونجێنن، خۆیان لەگەڵ ئەمانەدا تەتبیق بدەن. خەڵکدا بە نەزەری من لە ناو خەڵکی ئێراندا کەسانی تەرەفداریان نییە. ئەوەی کە زۆر بەلایانەوە دەیکا بە ئەهرومێکی فشار هەر ئەو کۆمەکە ڕەسانەی و بینەلملەلیەیە لەلایەن وڵاتانی زلهێزەوە کە پیان دەکرێت. مەسەڵەن کەسێکی وەکو حەمە ڕەزای پەهلەوی یا جەناحی پەهلەوی و سەڵتەنەت تەڵەبەکان لەلایەن ئیسرائیلەوە زۆر پشتیوانێکی بە گەرمەیان لێ دەکەن. ئەو بە معنایەوە نییە کە دەزانن ئەمانە دەتوانن ببن بە ئالتەرناتیڤی دەسەڵات، ئەمانە دەتانن وڵاتێکی 90 ملیۆنی کۆنتترۆل بکەن، دەزانانی ئەوەیان نیە، بەڵام دێن پشتیبانی دەکەن وەکو ئەهرومی فشار استفادەیان لێ دەکەن، وەکو ئەهرومی فشار کە مەسەڵەن زۆر بێرن بۆ کۆماری ئیسلامی و لە عینی حاڵە بۆ دوای کۆماری ئیسلامیش بەرنامەڕێزی بکەن. لانی کەم ئەگەر ناتوانن هدایەت بکەن، ناتوانن مەسەڵەن ئەوەندە زەرفیەتی تەشکیلاتی و سازمانیان ببێ کە کۆماری ئیسلامی بڕوخێنن بە تەنیا و دەسەڵات بەدەست بگرن، خۆ دەتوانن دوای ئەوە نەخش بگێڕن. خۆتەن حتمەنە دەزانن بەشێ زۆر لە سیاسەتی وڵاتانی زلهێز نەتەنیا کودتاکردن و ڕووخان وەوانەیە، بەشێکی بەرنامەڕێزیە بۆ ئەگەرهای داهاتوو. و ئەم جناحی سەڵتەنەت تەڵەبانە مەسەڵەن دەزانین لە کۆبوونەوەک ئەماخر کۆبوونەوەیان لە ئاڵمان لە مونیخا کە کردویانە بە تەواوی پوڵ خەرجکردن و ئەمکاناتێکی ملیۆن دلاریەوە کە لە بەردەستیانە هەیە، نەهایەتوان توانویانە 600 کەس کۆبکەنەوە بە پوڵ، بە ئیمکانات، بە هەموو دەستگای ڕەسانەیەکی گەورە بە 2-3 مانکاری ڕەسانەیی توانویانەوە کۆبکەنەوە و گفتمانەکەشیان لەگەڵ گفتمانی کۆماری ئیسلامیدا فەرقێکی ئۆتۆی نییە. یعنی ئەگەر ئەو دەسەڵاتێکی مەزهەبی وڵایەتی فەقیهی فەردی ڕەهبەری جمهوری ئیسلامی خامنەییە، ئەم بە ناوی ناسیۆنالیزم و ئێران شاری ئەوە دەکات. یعنی شخصی ئەوەڵی وڵات یا جەریانی دەربارە ناوی خۆشیان بۆ خۆیان تەرحێکیاوە، تەرحی گوزار، تەرحەکەیش هەر بریتە لەوە کە ئەمانە دەوڵەتی دروست دەکەن و ئەم دەوڵەتە موقەتە لە ئەگەری ڕووخانی کۆماری ئیسلامیدا دەبێ ئیمکانی ئەوەی ببێ بۆ خۆی ئینتساب بکە. احتمالاً زۆر چاویان لە مەسەلەی سووریە و هاتنە سەرکاری جۆلانی و ئەوانەیە کە مەسەڵەن سیستمێکی ئاوا بۆ خۆیان بێن و بتوانن ئەو ئۆتۆریتەی خۆیان، ئەو ئێران شاری و ئەو ناسیۆنالیزمی کە پاڵ دەدا شان دەدا بەشانی فاشیزمەوە ئەوە بتوانن دابمەرزێنن. بەڵام بە بڕوای من یعنی ئەگەر بڕۆینە ناو بەحثەوەی کە کام ئۆپۆزیسیۆن ئێستا حالیان ئیمکانی زۆرتری هەیە، بە نەزەری من نە مجاهدینە نە سەڵتەنەت تەڵەبەکانن، ئەوانە دەتوانن وەکو ئەبزار ئەستفادەیان لێ بکەن، وەکو ئەبزاری فشار، بەڵام ناتوانن کۆماری ئیسلامی بڕوخێن. نە ئەو ئینسجامە فکریان هەیە، نە ئەو مەحبوبیەتە سازمانیان هەیە و نە ئەو گفتمانەیش دەتوانێت لە ناو خەڵکدا جەزابیەتێکی ببێ کە بکەونە دوایان. بەڵام لە باشترین حاڵەتە ئەو ئیمکاناتەی کە هەیەە وەکو تەلەڤیزیۆنهای ئێران ئینتەرنەشناڵ و من و تۆوانە کە هەموو وڵاتانی وەکو ئیسرائیل هەزینە و خەرجەکەی دەدەن، ئەمانە دێن ئەو گفتمانە ڕاستە جێگیر دەکەن چۆن خەیر و مەنفعەتی وڵاتانی وەکو ئیسرائیل و حتا جمهوری ئیسلامیش بوونی ئەو نەوعە گفتمانانەیە، نە گفتمانێکە بێژێ ئێران بە درێژان دروستبوونی وەکو وڵاتێکی فرەنەتەوەیە، فرە کولتورە، فرە زمانە. و ئەگەر ئەوە مەبنا قرار نەگریێ و ئەگەر ئەو داواخی و خواست و پێداویستیەی جواب وەرنەگرێ، ئەو کێشەیە هەتایە هەر درێژەی دەبێ. ئەگەر تۆ لە لای خۆشتەوە نادیدەی بگری بڵێ
یەک نەتەوەین، یەک فەرهەنگین، یەک زمانین، یەک مێژووین، دێ ئەو بە زۆر مەجبوری دووبارە هەرو کارانەی کۆماری ئیسلامی و لە دەورانی پاڵەویدا کراوە دووبارە بیکەنەوە. بۆیە لە بینی نەتەوەکانی ئێراندا کە لانی کەم تەجربەی یەک قەڕن زیاتر لە یەک قەڕن دروستبوونی ئێرانیان هەیە ناتوانێت جەزابیەتێکی ببێت. بەڵێ دوایین پرسیارم ئەوەیە کە هەر لە درێژەی ئەم قسە و باسا کردمان لەم پرسیارەی دواییە دەوری هێزی چەپ و سۆسیالیست و بە تایبەت کۆمەڵە لە کوردستانە پێت وایە دەبێت چۆن بێت لەم شرایەتە؟ بەنظری من پڕکردنەوەی ئەو خەلەکە هەیە، یعنی پڕکردنەوەی ئەو خەلە لە دنیای ئەنتزاعا و نە بە شوعاردان و نەبەوانە بە پراتیکی کۆمەڵایەتیە. یعنی ئێمە دەڕۆینە ناو دەورەیەک کە دەبێ خۆمان بۆ سناریۆهایکی جۆرا و جۆر ئامادە بکەین، چە لە فروپاشی شەڕی دووبارە، ئیمکانی شەڕی دووبارە زۆر زۆرە، یا مقاومەتی کۆماری ئیسلامی و یا تەغیری ساختار، یعنی تەغیری ساختاری کۆماری ئیسلامی و شەڕی جناحای حکوومەتی هەرکام و یا کودتای خودی سپای پاسداران. یعنی ئەگەر بڕۆینە ئەو حاڵەتە مقاومەتە و لە دەستچوونی ئیمکانی ژیان لەژێر ناوی کۆماری ئیسلامیەوانە ئیمکانی کودتای سپای پاسداران زۆر زۆر، یا مەسەڵەن هەتا ئەو ئەحساس خەتەرەی کە کەسانی وەکو موسەوی و نێش کردویانە جناحی ئیسلاحات هەر لەو فروپاشیەیە. لێرەدا ئەو نەخشەی ئینسانهای چەپ، های کۆمۆنیست، ئینسانهایە کە نەباوەڕیان بە ئەوە هەیە لەسەرەوەی خەڵک دەبێت دەسەڵات تەعین تەکلیفی پێ بکرێ، ناوەیەکیشە دەیانەوێت وەندی تەبەقەی حاکم بکەن بەرژەوەندی کەسانێکی تردا، یا ئەوەی کە خەیر و مەنفعەتێکیان لەوە بێ کە ستەم بەرعەلەی کەسێک ڕەوا ببینرێ. مەسەڵەن ئینسانی چەپ، ئینسانی سۆسیالیست و هاوڕێیانی کۆمەڵە هیچ خەیرێکیان لەوەدا نییە کە ستەمی نەتەوایەتی درێژەی ببێ لە کوردستاندا، دەبێ هەوڵ بدەن کە ستەمە نەمێنێ، کە ئەو یەتە ئێستا هەیە لە ناوە کۆمەڵگەدەوە لە نەتیجەی بوونی ستەمی نەتەوایەتیەوە دەبێ ڕادیکالیزە بکرێ و جوابێکی چەپی پێ بدرێتەوە. بەشێ زۆر لە ناسیۆنالیستە ئێرانیەکان ئەرسم کردی باسی ئێران شاری دەکەن، یەک نەتەوە، یەک فەرهەنگ، یەک زمان و تەنیا کێشە وەحدەتی نەتەوەیە. یعنی دەبێ هەموو ئەو تەزادە تەبەقاتیانە، تەزادی جنسیەتی، نابودی محیتی زیست، خودی شکلی ئەستەسماری تەبەقەی سەرمایەدار و هەمووەوانە لە ژێر ناوی وەحدەتی ملیدا لە ژێر ناوی ئێران شاریدا بیکەنە ژێر قاڵیەکە. بەڵام لە عینی حاڵدا لە ناو زوتنەوەی کوردستانیشە هەمچین شتێک هەیە. حتا ئەم بەشە لە ناسیۆنالیزم انتقاد دەگرێت لەو ناسیۆنالیزمە، دەڵێ مەسەڵەن فرەنەتەوەبوونی کوردستان لە بەرچاو ناگرێت و دەیەوێت لە ژێر وەحدەتی ملیدا هەموو ئەو کێشانە بکەنە بەرحاڵ قایمی بکە بیشارنەوە. بەشێ زۆر لە ناسیۆنالیزم لە کوردستانیشە خۆی و کارە دەکا، یعنی بەحسی ستەمی نەتەوایەتی دروستە، بەڵام زمانێ بەحسی ستەمی نەتەوایەتی دروستە کە بەحسی ستەمەکانی تریش بکری و هێزێک دەتوانێت ئەو جەزابیەتەی ببێ، بەمەنیش توانیویەتی ئەو جەزابیەتەی ببێ تەجربەی خودی کۆمەڵەیە. کۆمەڵە توانیویەتی هەم مەسلەی ستەمی نەتەوایەتی ڕەزمەندەیەک چەرێکی ڕاستینی ئەو ڕێگا بێ بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی شەڕبکە، بەڵام بەشهایەتری ئەو ستەمەکانێتیشی نەخسووەسە پشتگوێ، وەکو ستەمی تەبەقاتی، مەسلەی جنسیەت، وەکو پاراستنی محیتی زیست و هەموو ئەوانەی گرێداوە بە یەکەوە. ئەرجەحیەتی ئەم ستەم بە ئەو ستەمی نەداوتویەتی لە ژێر ناوی مەسەڵەن مەسلەی تەبەقەدا ئێمە مەسلەی ستەمی نەتەوایەتی بین فەراموش بکەین، نەوتوی هەردووکی مەسلەیە، دەبێ هەردووکی ئێمە جوابمان بێ بۆی. و ئەنجا مەسلەی کە بەرحاڵ دەزانم زمانی بەرنامەکە کورتە، مەسلەی بزوتنەوە مەدەنیەکانە. ئێمە دەزانین کۆمەڵگەی کوردستان، جامعە مەدەنی کوردستان لەو لەحازەوە زۆر دەوڵەمەندە، کۆمەڵگەی مەدەنی زۆر گەورە، زۆر باش، زۆر متەنەوع شکلی گرتووە و دەبێت دەزانم فەزایەکی
فەقر و نەداری و هەژاری و هەموو ئەوانە لەناو کۆمەڵگەشتدا حاکمە، بەڵام هەر ئەو بەیانە دەتوانێت هەم ئەو شەرایەتە باشە و هەم جوابێک بێ بۆ داهاتوو، یان داهاتووی دەسەڵات. ئێستا خزمەتێ بکەین بەو کۆمەڵگە مەسەڵەن بە دروستکردنی ڕێکخراوەهایەک کە دەتوانن حتا بەرگیری لە فەزای ناومیدی دەکەن. ئێوە دەزانن حتممەە وەختێ فەقر و نەداری و هەژاری و هەموو ئەوانەدە ئینسانەکان خەمۆکی دەگرن، ئینسانەکان ئەفسۆردە دەبن، بەڵام ئەگەر بە کۆمەڵ بن تیکەی نانیشیان ببێ ئیجازە نادن ڕۆحیان تێک بچێت. بۆیە من زۆر بەرحاڵ جەمبەندی بکەمەوەیە وەزیفەی هەر ئینسانێکی چەپ نەتەنیا لە کوردستانە لە هەر کوێکی ئەم دنیاە وەسڵکردنەوەی ئەم بزوتنەوانەیە بە یەکتر. یانێ هەر کام ئەگەر تۆ هەر کام لەو مەسەلانە پێشگوێ بخۆی جوابی پێ نەدەیتەوە، بە نەزەری من ناتوانین قسە لەوە بکەین کەس هەر کام لەو ستەمانە جوابی خۆی گرتووە سەوا و ئەو مبارزە بەردەوام نابێ. مەسەڵەن تۆ ئەگەر ستەمی جنسیەتی کۆمەڵگەی پیاو سالار و ئەو ستەمانەی بەرژن دەکرێ جوابت بۆی نەبێ، قسەی لێ نەکەی، هەوڵ نەدەی سازمان و ڕێکخراوەی بۆ دروست بکەی، چۆن دەتوانی مەسەڵەن قسە لە کۆمەڵگەیەکی ئازاد و بەرابەر بکەیت؟ ئەگەر بەحسی کۆڵبەری کورد نەکەی، بەحسی دەستفرۆشی کورد نەکەی، بەحسی کرێکاری مهاجر نەکەی کە لە وڵاتانی دەوروبەردا ستەمیان لێ دەکرێت بە خراپترین شکل بێ قەرارداد بێ بیمە دەیان چەوسێننەوە، چۆن دەتوانی قسە لە ئازادی و بەرابەری ئینسانەکان بکەیت؟ چۆن دەتوانی قسە لە ئازادی ئینسان بکەیت، بەردە نەبوونی ئینسان بکەیت؟ و هەروەها ئەگەر خودی مەسلەی نەتەوە چۆن دەکرێت دفاع لە بەشێ زۆر وتم حتا لە نەتەنیا ئێران شارەکان بەشێک زۆر لە چەپە ئێرانیەکانیش تووشی ئەوە دەبن کە پیان وایە مەسەڵەن دەبێ هەموو شتەکانی تر لەژێر ناوی مەسلەی تەبەقەدا فەراموش بکرێەوە، بەم جۆرە خۆیان بێگانە دەکەنەوە لەگەڵ ئەو بزوتنەوەکانی تردا، ئەوەی کە ئەوان چیان پێ باشە بەڵام خەڵک بە عینە دەیبینێ هەستی پێ دەکات و مێژوویکی دوور و درێژی هەیە لە مبارزەکردن بۆیدا، دەرەنجە خۆی بێگانە دەکاتەوە لەو مبارزەدا. ئێمە و هاوڕێیانی ئێمە مێژوە نەوانەیان کردووە پەیگیرتر دەبین و لە هەر شوێنێک وتم ئەنجومەنی ئەدەبیە، ئەنجومەنی محیتی زیستە، فعالیەتی سنفیە، مەسلەیە لە هەموو ئەوانەدا دەبێ پەیگیرتر بین لە جاران، ئومیدوارتر بین لە جاران و خۆمان بۆ شەرایەتی تازە ئامادە بکەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ شۆڕش. من پرسیارێکم نەماوە، ئەگەر خۆت لە کۆتاییە پێت خۆش ئاماژە بە چی تێبێ لە خزمەتدای؟ منیش زۆر سپاسی ئەوە دەکەم. زۆر سپاس بۆیەوە هاوڕێ شۆڕشی کەریمی ئەندامی کمیتێ ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەی ئەم جارەی کۆمەڵە هەڵسوڕاواندا لەگەڵمان بووی. بەڵێ ئازیزان، لێرەداوە بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەکی تر لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان کە تایبەت بوو بە چاوگێڕانێک بەسەر هەلومەرجی سیاسی ئێستای کۆمەلگای ئێران و کوردستاندا و هەروەها ئەو ئاستەنگ و قەیرانانەی کە کۆماری ئیسلامی بە دوای شەڕی 12 ڕۆژە لەگەڵ ئیسرائیل تووشی هاتووە. بەسپاس لەوەی کە تا ئێستا هاوڕێتی ئەم بەرنامەتان کرد. وێ ڕای ماڵاوایی لەیەوەی خۆشەویست سەرنجتان بۆ بینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕاکێشم. کاتێکی شاد.